ساڵی ڕابردوو بەهۆی دروستبوونی لافاو لا گەڕەشی ڕۆشنبیری لە شاری هەولێر سێ ئەندامیە خێزان لەو ماڵی پشتی منەوە گیانیان لەدەستدا. ئەم ساڵیش هاوڵاتیان ترس و نیگەرانی جددیان لەلا دروست بووە کەوا لافاوی هاوشێوەی ساڵی ڕابردوو دروست بێتەوە بە هۆکاری ئەوەی تاوەکو ئێستا ڕێڕەوەکانی ڕێی ئاوەکە نەکراونەتەوە و بربەستەکانیش هەڵنەگیراون. ئەو خانووی سێ ئەندامی یەک خێزان تیایدا بوونە قوربانی تاکو ئێستا قوفڵی لێدراوە و هیچ کەسێک تیایدا نیشتەجێ نەبووە. لە هەمان کاتیشدا هاوڵاتیان ترس و نیگەرانی جددیان هەیە لەوەی لافاوی ساڵی ڕابردوو جارێکی دیکە دووبارە بێتەوە و ببێتە مۆتکە و ڕوبەڕووی کارەساتی دیکە ببنەوە. مەترێک و حەفت تقریبا 56 سانتیم ئاوچوو بۆ ماڵەوە کەگەیشتی زەرریش بەقە دەفتەرێک زەرم کردووە من دوو سیارە و ماڵ بە کاملی و ئیتر مەسەلەی ترس هەبوونێ ترسەکە لەدەست من نییە و کەسیش نازانێت حکم لەسەر طبیعەت بدا. من فترێک لەوە پێشتر تەلەفۆنمان بۆ محافزی کرد، تەلەفۆنمان بۆ عەلی ڕەشیدیش کرد، من خۆم تەلەفۆن بۆ عەلی ڕەشید کرد، وەرە کاکە ئەو مەترایانە پاش ماوەی لافاوەکەی تیا ماوە هەموو قوڕاوە کاکە گیراوە. ئێستاکە ئەو کەندیان خایان کردەوە سێ مەزەلایان زیاد کردیە بەس مەترسیێکی زۆری مانە کارکەم چونکە ئێرکوانە ئللا عەلەکەی ئەوەیە بە قەدرای 2 مەتر سەبەی بەرز بیتەوە سندوقە شلۆ بکرێتن ئەگەرنا مەترسی هەر دەمینێتن ئەو خەرکە و زەرە و زیانیان پێکرد عنی خەرەبۆکرانە بەس خەرەبۆکە بەو شێوەی نەبکە خەرکە چاوەڕێی دەکرد. ئێستاکەش مەترسیێکی زۆرمان لەسەرە عنی ئەوەی ئەمە چاوەڕێمان دەکرد لەمام بکەن ئەوە نەبوو تەنها خایانکردنەوەی کەندەکانە. لا نێو دوکان و شوێنی کارکردنی هاوڵاتیان تاکو ئێستا شوێنی لافاوی ساڵی ڕابردووی پێوە ماوە جگە لەوەش ترس و نیگەرانیەکانیشیان بە کۆتا نەهاتووە کاسبکارانیش ئەوەی بیریان ناچێتەوە زیانەکانی لافاوی ساڵی ڕابردووە ئەوەش بە هۆکاری هەڵناگرتنی بربەستەکانە. ساڵی ڕابردوو ئێمە هیچمان نەما لێرە یعنی جگە لەم دوو دەستگا گەورەیە ئەوەی تر بە مەوادەوە بە کەوەنتەرەوە بە شتی وردەوە هیچ شتێکمان نەوە. زیانی ئێمە نزیکەی 3 دەفتەرونی و بەرەو سەر نزیکەی 4 دەفتەر زیانمان بەرکەوت. ئێمە شوێنە بازرگانیەکان قەرەبوو نەکراینەوە تەنها ماڵەکان قەرەبوو کرانەوە ئەوەی کە قەرەبوو بۆ ئێمە دانرابوو شتێکی زۆر کەم بوو یعنی شتێکی زۆر ڕەمزی ئەمە وتیان تەنها وەکو جەژنانەیەکە وەکو هاوکاریەکی بەسیتە بەڵام ئێمە ئەوەشمان وەرنەگرت. مەچینە دوو مەچینە ڕۆی دوو ئامێری درمانەکە ڕۆی ئۆڤەر ڕۆی قماشش هەمووی ڕۆی هی خەڵکیش هەموو ڕۆی نەگەیانە مچکە خەیاتم دوورینیش دەکەم یعنی خەڵکەکە هەمووی ڕۆی حکوومەت دەبیتن ئێستا ئیشەکانی هەموو جێبەجێکردی بیتن ئەگەر نادیسان لافاو دروست دەبیتەوە وا لە دوهۆکەوانەوە دەبین وا لافاو دروست بیتەوە ئەمە لە خۆمانە ترسێن بەخوای ئارێ وەڵڵاوا بەتەماینە هەندێک ئەشیا بینە سەرەوە دیسانەکە ئەو ساڵ ئارێ وەڵڵا. دوای لافاوەکانی ساڵی ڕابردوو حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان جەختیان کردەوە لەسەر ئەوەی دەبێت ئەوانەی هۆکاری دروستبوونی لافاون سزا بدرێن بەڵام تاکو ئێستا هیچ کەسێک نازانێت ئەو کەسانەی هۆکاری ڕووداوەکە بوون کێن و ئایا سزادراون یاخود نا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.